زۆر جار هونەرمەندان کە بەرهەمەکانیان بڵاوکەنەوە بێگومان گوێگرەکانیان و هەوادارەکانیان بە تاسەوە چاوەڕوانی نوێترین بەرهەمەکانیانن چجای ئەو هونەرمەندانە ئەگەر هونەرمەندانی دێرین بن و ئەو هونەرمەندانە بن کە خاوەنی ژمارێکی بەرچاو لا بەرهەمە زۆر تایبەت و زۆر جوانەکانن کە بەشێکی زۆر لە بەرهەمەکانیان دەگەڕێنەوە بۆ سەردەمانێک کە ڕەنگە زۆرێکمان بیرەوەریمان لەگەڵ بەرهەمەکانیاندا هەبێت. هونەرمەند محەممەد ڕۆف کەرکووکی یەکێک لە هونەرمەندانەیە کە خاوەنی چەندین بەرهەمی زۆر تایبەت و زۆر جوانە کە تا ئێستاش بەرهەمەکانی دەوترێنەوە و لە بیرەوەری زۆرێکماندا ماوەتەوە. لە ئێستادا ئەم هونەرمەندە خۆشەویستان نوێترین بەرهەمی خۆی بە ناوی بۆ حەبیبە بڵاو دەکاتەوە. قسە و باسی زیاتر هەم لەسەر ئەم بەرهەمەی و بەرهەمەکانی پێشووتریشیەکەین هونەرمەندی خۆشەویست محەممەد ڕۆف کەرکووکی لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانە. بەخێر هاتی کاک محەممەد، بەخێر بێی سەرچاومان. زۆر زۆر سپاس بۆ تۆ لە خزمەتی هونەر و هونەرمەندانایە گەورەت کردین. بەخێر بۆ حەبیبە یەکەم جارە ئەم گۆرانی ئەڵێ یان پێشتر هیچ گۆرانێکی ترت هەبووە بەم ناوە؟ با بڵێن من پێشتر گۆرانی حەبیبەم بووتوە لە شاری کەڵە شاعیری کورد مامۆستا نالی حەبیبە دەستم لە گەردنی خۆتەڵمەگرەی حەبیبە. ئەمەی ئەم جاریان ناوی بۆ حەبیبەیە تێکستەکەی لەلایەن برای شاعیر کاک شوانمەندیە و نووسراوە. دیارە کاک شوان خۆی شێوە کلاسیکە نووسێ، خاوەنی کۆمەڵێ شعری زۆر جوانە. من ئەستەکەم لەم شعرەیە کاک شوان بە کاریگەری ئەو شاعیرە کلاسیکانە و کە لە ئەمڕۆیە ئەنووسەیە کاک شوان بووە بە نالی ئەمڕۆ بۆ حەبیبەکەی ئەمڕۆی نووسێ. بزە بەدەم شعرە باسی ئەوەکە واتە شعرەکە لە شاری کاک شوانمەندی و هەروەها میلۆدیەکەی لەلایەن ئاوازدانەری گەورەی کورد کاک بورهان موفتی زادەیە و ئامادەکردنی مۆزیکەکەی لەلایەن مامۆستای بەتوانە مامۆستا توانە خورشیدە و هەروەها دوای باز دە کلیپەکە شەکەین کۆمەڵێ ژنیاری زۆر خۆشەویست بەشداریان لە تۆمارکردنی ئەم گۆرانیە کردووە لەوانە کاکتوانە خورشید خۆی بە کەمانچە و بیۆڵێن و هەروەها کاک خەلیل عەبدەڵڵا بە ئامێری عود، کاک ڕەمین سالار بە ئامێری سەنتور، کاک زانای چەلۆ با بڵێن کاک زانا عەزیز بە ئامێری چەلۆ و هەروەها کاک ئارام سەردار چەند کارێکی گرنگی لەم ئیشەیە کردووە با بڵێن ڕیکۆرد و ماسترینگی کارەکەی کردووە و هەروەها کاری ڤیدیۆ کلیپەکەشی لەلایەن و ڕیتمی گۆرانیەکەش لەلایەن کاک ئارام سەردارەوە کراوە و کاری ڤیدیۆ کلیپەکەشی لەلایەن ستۆدیۆ بینەوە کراوە. زۆر باشە. بێگومان پێم وابێت تۆ لە هونەرمەندانی کە تا ئێستاش حەزەکەی لە ستۆدیۆیە بە ئامادەبوونی موزیک ژەنەکان و هەر هەمویان خۆیان موزیک ژەنەکان و ئەهمێرەکانیشان ئامادە بن. پێم وابێ هەموو بەرهەمەکانی شت بەم شێوەیە تۆمار کردووە؟ وەڵی من دیارە من ساڵانێکی دوور و درێژە خزمەت بە هونەرەکەم. من لە بەرنامەی تەلەڤیزیۆنیا زۆر بەشدارم کردووە لەگەڵ گروپی مۆسیقا هەمیشە حەزم کردووە میوزیسیانان لەگەڵ مابێ کاتێک لە بەرنامەیەکا بەشداری یەکەم بۆەوەی کۆنسێرتیش و هەروەها چەندین کۆنسێرتم سازدا و پێشتریش لە هەر لە چاوپێکوتنا باسم کردووە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان بە درێژایی ئەم 35 ساڵی کە من خزمەت بە هونەری کوردی یەکەم. بەڵێ زۆر باشە. ڤیدیۆ کلیپەکە لەکوێ تۆمار کرا، لەکوێ وێنەگیراوە و سیناریۆکەی باز لە چیەکە؟ گۆرانێکە لۆکێشنەکەی لە هاوینە هەواری سەرچنارە واتە ناو مەشتەلەکە. سیناریۆکەشی لەلایەن کاک ئارام سەردارەوە خۆی دانراوە. پێم وایە زیاتر لە چاوی کامیرا و لۆکێشنەکەەوە کاری ڤیدیۆ کلیپەکەی بۆ کراوە. سیناریۆیان نیە هەر لەگەڵ ئەو دوو میوزیسیانە بەڕێزە کاک توانە خورشید و کاک ڕەمین سالار کارێکی زۆر جوان بوو لە کەشێکی پاییزیە. ینی بەختیشمانە بوو ئێمە ئەو ڕۆژێ ئەو ڤیدیۆ کلیپەمان کرد کەش و هەوا زۆر جوانە، کەش و هەوا جوان بوو. دوای ڕۆژێک بوو بە باران واتە پاییز نەما هەر بوو بەدەستانیانی تر سوودمان لەو کەشە بینی و هیوادارم کارەکەمان کارێکی باش بێت و خزمەت بە هونەری ڕەسەنی کوردی بکە. زۆر باشە. بێگومان ڤیدیۆ کلیپت زۆرە و بێگومان یادەوەریشت زۆرە و بێگومان لەگەڵ کامێرەمانەکانی دەستگای میدیایی کورساتیشە یادەوەریت هەیە. ئەمڕۆ کە هاتی بۆ ئێرە کێت بینی و چی بیرخستیتەوە؟ ئەمڕۆ لێرە کاک
کەمالی خۆشەویستم بینی بەڕاستی یادگاری ڤیدیۆ کلیپێکم لەگەڵ کاکەمالا هەیە کە پێم وایە ساڵی 2010 بوو بەڵێ گۆرانی پەری لە شاری مامۆستا جەمال شارباژێڕی لە ئاواز و مۆزیکی کاک خەلیل عەبدوڵڵا بوو. ئیتر ئەو کاتە وەک کامیرەمان کاک کەمال کاری وێنەگرتنی بۆ کرد کە ماوەیەکی زۆریشی برد و پێم وایە مۆنتاژەکەشی کاگاریان کردی. وابزانام یادگاری زۆر خۆشیشتان هەیە لە گۆرانی خۆی شارەکەشی پڕە لە یادگاری، بەڵام یادگاری ناو پێم وایە لە سەرا کردمانە ئەو کاتە. ئیتر کێشەمانە بوو وەک ئێستا نەبوو، یعنی ئەو کاتە بە کاسێتە کراوە ئێستا مەسەلەن وێنەگرتن کامێری باش هەیە و پێشکەوتوو. ئیتر بەڕاستی ئەو کاتە کاکەمار زۆر ماندوو لەگەڵمانەوە. ئێستا کە من هاتمە ژوورۆ بینیم ڕێک باسییان خەڵک لێتان کۆبووتەوە و یا پراخیان بۆ هێناون و وڵا ئەوە بوو لەم ڤیدیۆ کلیپە تازەیە بوو بڵێن لە سەرچنار کاکە خولە کاری وێنەگرتن یەکرد خێزانەکە شیات و خواردنی بۆ هێناوە. دوای ئەوە لە کاتی وێنەگرتنە هەنێک قوتابی نازانم چ قوتابخانەیە بوو کچ و کوڕ بوو هاتبوون. کاتێ من با بڵێن وێنەی گۆرانیەکەمە کردیان بڵێن پلەی باکمە کرد بۆ ئەو وێنەی گۆرانیەکە بگرین. ترە و کچ و کوڕانە هەموو کامێری مۆبایلەکانیان دەرکرد و یانیانەگر لەگەڵ ئێمەیە. ئەوە یادگاری خۆش بوو بۆ من. کاتە لە هاوینە هەواری سەرچنار یا پراخیشتان خواردووە؟ بەڵێ یاپراغمان خوارد و هەروە خێزانی کاکە خولە پێم وایە کێکشی هێنابوو، کێکێکی زۆر خۆشی هێنابوو، نەیەش برسیمان بێ. دەستەکانتان خۆش بێ. اینجا پێم خۆشە بەرهەمێکمان پێشکەش بکەیت بۆ ئەوەی کۆپلەیەک ئەگەر لەم گۆرانیەش بێ. لەم گۆرانیە ئەوەی سەی بیستن پێویست ناکات هەر گۆرانێک خۆت بتەوێ. وەڵی نازانم من ئیتر حەزیش ناکەم بڵێم گەورە بوومە، ئیتر ئێمە گەورە بوون وەکو جارانی دەنگمان نامێنێ نازانم چ گۆرانی بڵێم بەخوا بەدڵی خۆت. ئەگەر لە یادم بمایە ئەو گۆرانی زۆر قورسی شەفەری ئەگەر شارەکەم بیر نەچوو بێتەوە کۆپلێ بڵێم زۆر باشە ئەگەر بتوانم. فەرموو. کاکەمالیش زۆر شتی بیرەکەوێتەوە. وڵا پێم وانە کاکەمار شعرەکەی لەبەر بێ، بەس هیوادارم من شعرەکەم لەبەر بێ. خۆزیان بزانایە لەسەر وەرەقەی بنووسایە. ئەوە ساڵی چەند بوو؟ ساڵی 2010 مان بۆی کرد. بەڵێ من لە ساڵی 2013 لە ئەلبومی ئەشوایە بڵاوم کردەوە. لە زۆر کەس وایە منی تر کەوا مایلی پەری ناکەم، درۆیە تاکو من مابم لە ئەو خۆم بێبەری ناکەم. هەزار حۆری و فریشتەی جوان بە چاوێکی پەری نادەم. هەزار حۆری و فریشتەی جوان بە چاوێکی پەری نادەم. بە دڵگرتومە تا مردن لە ئەو خۆم بێبەری ناکەم. دەنگت هەر نەڕزێ، دەستەکانت خۆش بێ. خۆت ئامادە نەکردبوو چاوەڕێ نەبووی گۆرانیت پێ بڵێ؟ ناوەڵاوە بۆ مفاجئە بوو من بەڕاستی. کاک محەممەد چەند ئەلبۆمت هەیە و ئەلبۆمەکانت تا ساڵی چەند بەردەوام بوون و ئەگەر بزانیت چەند گۆرانیت هەیە؟ وڵایی من ئەوەنەی نووسی بێتمەوە کۆی گۆرانیەکانم ئەگاتنەوە گۆرانی. کۆی ئەلبومەکانم هەش بووە هەشتا تا ساڵی چەند بە بەردەوامی ئەلبۆم؟ پارەکە 2023 دوایین ئەلبوم بڵاو کردەوە وەرزێکی ئاڵ کە پێم وایە هەش گۆرانی بوو، دە گۆرانی لە خۆ گرتە بوو. 2019 ئەلبوم بڵاو کردەوە بە عیسی دڵ. ئیتر کۆی ئەوە ئەلبومانەی با بڵێن لە ساڵی 90ەکانەوە تا ئێستا نزیکەی هەش ئەلبومەیان نۆ ئەلبومە باش لە یادم نییە. وارووا من گۆرانی سنگڵیشم زۆرە، ینی گۆرانی عاتفی بەد نەمکردوتە ناو ئەلبومەکەمەوە و کۆمەڵی گۆرانی سرود و گۆرانی نیشتیمانی شمەیە. ئیتر زۆرن ئەو سایدانی کە من گۆرانی پێوتوو. کاکەماڵڵێ هەموو
گۆرانێکم لەبەرە ئەوەی کە ئێستا تۆوتت دیارە معناتی خۆش دیارە هەواداری دەنگی خۆی گۆرانیەکەی ڤیدیۆکلیپ و حەقی خۆی تێبێ لەبەری بێ گۆرانەکە جوانە بەڕاستی تا ئێستا جوانە لە ناو خەڵکی یادگاری هەیە دوایی مامۆستا جەمال ڕۆحی شاد بێ یاخوا ئەوە یەکێکە لە شەعرە جوانەکانی پەری بەڵێ مامۆستا جەمال شارباژێڕی یەکە چ گۆرانیەکت زۆر چووە ناو خەڵکەوە پێم وابێ خەجێخانێکێک بوو لە گۆرانیانی کە زۆر وەڵا خەجێ ئەوە گۆرانی ساڵی نەوەتەکانە خەجی خەجان میحرابی عەشق سڵاوی خەمی ئاشنام تۆ ببێ مەستم مەکە ساقی ست خەرامان چەند جوانە و عەشقە عاشقی بێدڵ کۆمەڵێ گۆرانی هەبوو ئیتر ئەوە زۆر بە باشی ڕۆشت و ئێستاش خەڵک هەر یادگاری لەگەڵیا هەیە لە زۆرێک لە چالاکیەکان بە تایبەتی لە شاری کەرکووک لەگەڵ گروپەکان کۆنسرتت هەیە و زۆر هاوکاریانەکەی ئەو گروپانە بە بەردەوام کاریان لەگەڵەکەی یان ڕەنگە ئێستا هونەرمەندانی کەرکووک گویان لە من بێ من چی چالاکیە لە شاری کەرکووک کرابێ پێیان وتبێتم من وجودم هەبووە لەوێ شەرت نییە وەکو ئەوەی کە گۆرانی شموت بێ بەڵام هەر وجودمە بووە بەڵام من تاکە کۆنسرت کە سازمدا لە شاری کەرکووک 2000 و ساڵی 2010 بوو لەگەڵ خاتو ئاڤان جەمال یەک لە کۆنسرتە جوانەکان بوو لەگەڵ گروپێکی جوانی شاری سلێمانی لە شاری کەرکووک ئەو کۆنسرتەمان پێشکەش کرد کە تا ئێستا خەڵک هەر یادگاری لەگەڵ خۆت لە ساڵی 90ەکانیشا پێم وابێ لەگەڵ زۆرێک لە گروپە هونەریەکاندا لەو کاتێکە لە دایرە بووم لەگەڵ هونەرمەندانی هاوڕێم کاک سوارە محەممەد کاک محەممەد محەممەد کاکشوان زۆر کاری کۆنتاکتێکی زۆر باشی شت لەگەڵ شاعیران و هونەرمەندان هەبوو هەتا ئەو کاتێککە دوکانەکەشت هەڵە بەڵێ مامە خەمەم پێڵێن ڕاستەکەی باسم کردووە لە بەرنامەی ترە دوکانەکەی من ماڵی دووەمی هونەرمەندان بوو تر زۆر لە ڕۆشنبیران و هونەرمەندان بەردەوام هاتن بۆ دوکانەی من هیچ بەرهەمێکت هەیە تایبەت بە شاری کەرکووک یان لە پلانتا هەیە دوو بەرهەم بەڵێ بەرهەمێکی هەر لە بەرهەمهێنانی کەناڵی کورساتە لێرە کاری وێنەگرتنی بۆ کرا بەرهەمێکی تریش خەونی کەرکووک ئەویش هەر با بڵێن لە شاری کاک ئەکرەم ئەحمەد و لە ئاوازی کاک بورهان مفتیە ئەوە کاری ڤیدیۆکلیپەکەی لایەن کەناڵی تەلەڤیزیۆنی کەرکووکەوە کرا بڕیارە دیاوە کە ئیتر بوەستیت لە بەرهەمهێنانی با بڵین ئەلبۆم و بەرهەمەکانت بەم شێوەیە بڵاو بکەیتەوە پارەکەش پێم وایە هەر لەم کەناڵە خۆشەویستەی کورسات باسم کرد من ئیتر کاری ئەلبوم ناکەم بەڵام ئەگەر بۆم کرا بەرهەمێکی جوانە بوو شعرێکی جوانە بوو ساڵی یەک بەرهەم بێت و ساڵ جارێ بەرهەمێ بێ گرنگەوەی ئەگەر دەنگم توانایی بمێنە و لەگەڵ یابم هەستەکەم ینی ئەگەر دەنگم زانیم بەرەو خراپی ڕوا ئەوەستم ڕاستی بەس ئێستا باشم خراپ نیم ئەوە دوای ئەلبومی وەرزێکی ئاڵکە 2003 بڵاوم کردەوە 2024 بەرهەمی تازەم کرد بۆ حەبیبە بەڵێ هۆکارەکەی چییە کە درەنگ بەرهەمەکانت بڵاوەکەیتەوە وڵی هۆکار چێتر هۆکاڵ خۆ دەزانی ئەمڕۆ بەداخەوە ینی زۆریش باسمان کردەوە بەداخەوە هەموو هونەرەکان کاڵ بووتەوە یانی تر هونەری مۆزیک و گۆرانی ئەدەب و شێوەکار و وەکو جاران نەماوە جاران ڕۆحیەتێکی ترە و جاران کۆڕێکی شعریە گەڕا ئەکرا دنیای خەڵک ئەچوو گوێی لە شعرە کرد کۆنسرتێکە کرا خەڵکی مختصە چوو گوێیەگەر خەڵکێک گوێی لە مۆزیکە گرت لە تێکسی گۆرانیە گرت لە ئەدای گۆرانی بێژەکە گرت ئێستا ئیتر سەردەمی عەولەمەیە و دنیا بچووک بووەتەوە ئێستا بەڕاستی هونەر وەکو جاران بڕناکە ئێستا تۆ مەسەلەن بۆ نمونە من ئەو بەرهەمە تازەیم کردووە لەبەر زۆری سۆشیال میدیا و زۆری کەناڵەکان کەم کەسە و ڤیدیۆ کلیپەی من نەبینێ یعنی من بەرهەمیکی تازە تۆمە لە بازارن کاک حەمەڕۆ بەرهەمی تازە نییە کاکە وەڵا بەرهەمیکی تازەم پێش هەفتەیە بەڵام مانای نابینرێ بەڵام جاران ئێمە کە گۆرانیکی تازەمانە کرد بڕاتە بێ هەر کە لە کەناڵی کورسات دەرەچوو یاخۆت گەلی کورسان دەرەچوو ینی لە بازار 100 کەس پیرۆزبایی لێ کردین ئێستا وەکو جاران نییە زۆر و بەر بووە ڕاست ئەو کاتە بێگومان ڤیدیۆ کلیپەکانیش تامون چێژێکی تایبەتیان و خەزی خەزان بە بێچێز کردومە ئیسەش بەداخۆ لام نەماوە پێم وایە لە تەلەڤیزیۆنی گەری کورسانە ئێستش یادگاریم لەگەڵ کلیپی خەجی خەجانە کە لە ساڵی 92 لە تەلەڤیزیۆنی گەری کورسان کرد چی بوو یادگاریەکە کاک حەمەڕۆ یادگاریەکان کلیپەکە زۆر جوان بوو ئاو ڕووبار و لادیەکانی کورسان لە پشتم بوو دوای ئەو گۆرانیەش هەر بۆ خۆی پێشەوەی من کلیپی بۆ بکەم کە لە ڕادیۆکان لێ درات دیارە و کاتە دەنگ و سەدای باشیە بوو خەڵک نێزانی گۆرانی منە یان و گۆرانی هونەرمەندی گەورە کاک عەباسی کەمەندیە وایانەوت
ینی زۆر برادری خۆم کە لەگەڵ ما بووای پێوتم هەتا و کاتێ من لە تەلەڤیزیۆن وێنم بۆ گرت ئیترەوە بەڕاستی ئەو گۆرانیەش بوو کە هانی منیدا زیاتر بەردەوام بم زۆر هانی منیدا کە بەردەوام بم بۆ هونەر ئەو گۆرانی لە کاتی خۆیان ئیتر کاتی خۆیان ئێستش پێم وایە هەر دەنگ و سەدای خۆی هەیە و زیندووە. بەڵێ بەنیازنیت هیچ کام لەو بەرهەمە کۆنانە جارێکی تر نوێ بکەیتەوە ڤیدیۆ کلیپیان بۆ دروست بکەیتەوە یان حەزەکی هەر دەستیان لێنانی بۆ گوناحە ئەوە بە ڕۆحێتێکی ترە وتراوە من چەندین گۆرانیم هەیە وەکو ئێستا نییە بڕۆی دەنگ بخەیتە سەری و دوای میکس و ئەوانە بکرێ یاخود دەنگ چاکر هەر لەوێ ئێمە بەلای بوتومانە یەکسەری ینی میوزیسیانەکان و من گۆرانی خەجی خەزان بە کاسێت تۆمارم کردو مامۆستا و قەراقی کردوێتی وەڵا بە کاسێتی تۆمار کراوە بڕواتە بێ ڕۆحێتیشی گونا حەدەسی لێ بدێ ئێستا بەڵام زۆر جار لە فێستیڤاڵ و لە بەرنامەیە وتومەتەوە لەبەرەوەی وتومە با و گۆرانی هەر لای خەڵک مێنێکە خۆم وتومە. بەڵێ تۆ یەکێکیت لەو هونەرمەندانەی کە ئزمونێکی گەورەت لە بواری مۆزیک و گۆرانی وتن هەیە ڕاچیە لە سەر ئەو هونەرمەندە گەنجانی کە ئێستا بەرهەمەکانیان بڵاو دەکەنەوە و بەشێکیشان پێماوێ گۆرانەکانی بەڕێز دەڵێنەوە. بەڵێ وتویانە وڵام منە و گەنجانە لە زۆر چاپێکوتنشا باسم کردووە ئەم گەنجانی ئێستا خۆشبەختن وەک ئێمە نین ئێمە جاران مامۆستایەکمان نەبوو وڵا ئێمە زۆر بە هاوی گۆرانیمانەوت یعنی بگرێمە گۆرانەکانی سەرەتامان وتومانە بە هاوی وتومانە وەک جۆگرتنی خۆمان لە گۆرانی بێژە کۆنەکانی پێش خۆمان بەڵام دواتر بیرمان کردووە هەندێک مامۆستامان بینی وەک مامۆستا بورای کاکە وڵی ئێوە ئەو گۆرانیانە تەنانەت دووشەکانیش تەواو تەلەفوز ناکەن قەتعیەکەن نابێ قەتعیکەنە بێ هەمووی بە یەکسەری ینی فێری ئەدا بووین بەرەبەرە لەو ئەزمونەوە کە ئێمە دەستمان پێ کرد بەڵام ماشەڵا گۆرانی بێژی ئێستا هەمووی دەنگخۆش و هوشیاری هەیە و ئەزانێ ئەدای گۆرانی بکە بەڵام چاوەڕوانم لێیان کە چۆن ئێمە کاتی خۆی ماندوو بین و دوای خۆمان چەندی گۆرانی جوانمان بۆ هونەری کوردی بەجێهێشت ئەوانیش ئەو کارە بکەن حەقی خۆشیانە ینی هونەرمەندە لاوەکان حەقی خۆیانە لای مۆزیکەکەن پارە پەیداکەن خەرجی ژیرفانیان بەڵام با ئەو خەرجی کە دەستیانەکەوێ بتوانن چەند گۆرانیەکی پێتۆمارکەن ئاوازدانەرێکی باش ئاوازیان بۆ دانێ مۆزیکێ باش بۆ ئەوی بڵێن ئەمیش گۆرانی ئەو شخصێ و بەستایری خۆی وتوێتی. زۆر ڕاستە هونەرمەندی خۆشەویست محەممەد ڕەوف کەرکووکی جێی شانازی ئێمەیت سپاس دەکەین کەم ئێوارەیە زۆر سپاس بۆ دەنابزان من لە خزمەتانە ماڵی خۆمانە زۆر سپاس بۆ ئێوەش.